مناڵەکان بە دایک و باوکتان کاتێ چوونە ناو ساڵەوە پیرێژن بوون و یا ئەختیار بوون خۆی ئۆف لە شتێکەوەترێ کە قێزت لێ بێتەوە واتە دایک و باوکت بینی پیسییان پێوە بوو نەڵێی ئۆف چونکە لە وەختێکا بوو تۆ پیسیت پێوە بوو ئەوان ئۆفیان ناکرد والله جاری واشێ دایکەکاڵێ ئەڵڵاه لەم بۆنە چەند خۆشە بە پیسی مناڵەکە واڵێ خوا ئەفەرمێ وەلا تەقول لەهما ئوف ئەوە ئازایی نییە کاتێ دایک و باوکت لە شیان ساغە ئەوە ئازایە کە پیر و پەککەوتە بوون لە ماڵ ئینجا کە خزمەتیان بکەین چی لێ بکەم کاکە لە هیچ کۆ بەن نابێت نە لە ماڵ ئێمە نە لە ماڵ فلان تۆ قێزت دەیتێتەوە بەن نابێتی وەلا تەقول لەهما ئوف ئەوە حقوقی والیدەینە بە دایک و باوک بڵێ ئۆف لە دەستان با گوێیانش پێوە نەبێ ولا تەنهەرهما قسەیان مەکە کە ئەوان دڵیان گران بێت تووڕەیان مەکە دەنگ بەرزەوە مەکە بەسەریانە وقل لهما قولا كريما سبحان الله يكي لتابعي فرسياري كلا سعيد كري مسيب رحمتي خواه لبيوتي سعيد كري مسيب من هاتي الباري دايكو باوك للقرآن همويتي يقم بس وقل لهما قولا كريما يعني شي فرموي قولا كريما أزاني يعني شي قول العبد المذنب للسيد الفظ الغليظ قول عبدك طبعا سيدي هيا جا ئەم عەبدە تاوانشی کردووە سەیدەکەیشی زۆر پیاوێکی تووڕە و زۆر ڕەقە ئەمەش عەبدێتی تاوانشی کردووە ئەبێ ئەو عەبدە چی بە سەیدەکەی بڵێ وقل لهما قولا كريما ئاوە بەزەلیلی ئەو سی لە بەردەمیان ئەو عەبدە تاوانبارە بەو سەیدە دڵڕەقا بێ چی بڵێ ئەتوانێت دەنگ بەرزەوە کە ناتوانێت دەنگ بەرزەوە کە هەرە لێ قوربانگیان نەمزانی داوای لێبوردنەکەم ئەوە کەریمەیە ئەبێ ئاوا سەرشۆڕبی بەرامبەر دایک و باوکت واخفض لهما جناح الذل من الرحمة كاتي تيل لآسمان فريكاتي أشيبو لاي بشككاني بالكين يزقى كاتو أمشيتو إنجا كداني داتي خدا أفرمي إيوش آواب من لقل دايكو باوكا فيز مكان بسريانا دنگ بسريانا برزو مكان واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرة ببردوام دعاء خيريان بوكا خواهی چۆن منیان پەروەردەکرد تەربیەتمیاندا ئەزیەتیان خوارد لەگەڵم بەدەوام ئەبێ دوعای خێری بۆ بکەی أن اشكر لي ولوالديك إلي المصير واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن قرسايو إيشو آزار لسر قرسايو إيشو آزار أبوشي وإبراهيم سلامي خواهي لسر بيت ئەزانێ دایک و باوک چ حەقێکی هەیە لەسەری بۆیە وتانەی پێغەمبەری خوا ئەحەب الأعمال إلى الله چییە فەرمووی الصلاة على وقتها ألا تعبد إلا إياه وبالوالدين إحسانا وتمان چیتری فەرمووی بر الوالدين چاکەکردن لەگەڵ دایک و باوکە ئەگەر مشریکش بوون دایک و باوکەکە ئەگەر کافرش بوون دایک و باوکەکە هەرە بێ بە ڕەحم بی بەرامبەریان لەسەر خۆبی سەردانیان بکەی مەقەیەتیان بکەی ئەگەر مشریکش بوون ئەگەر کافرش بوون ئەسمائی کچی ئەبوو بەکر دایکی هێشتانە مسلمان نەبوو کاتێ هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئایا سەردانی دایکم بکەم فەرمووی بەڵێ سەردانی بکە با مشریکش بێ بچۆ سەردانی بکە جا ئیبن عوەینە ئەفەرمی ئەم ئایەتە دابەزی لا ينهاكم الله عن الذين يقاتلونكم في الدين ولا يخرجونكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خواهي پروردگار ليتان ناگريا لو مشركو كافرانا كشرطان لقلاناكن كدجمنتان نين واتا حربتان لقلاناكن محاربتان ناكن وأو كساني كدرتان ناكن نشون الرقاي خوتان شاكا كاربن لقليانا أن تبروهم دایکو باوکت ئەگەر مشریکش بێ ئەگەر کافرش بێت هەرە بێ زۆر مەقەیەت بی خدای پەروەردگار ئەفەرمێ وئین جاهداک على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا ئەگەر دایکو باوک پێتی وت ڕۆڵە شەریک بۆ خوا قەرار بدە فلا تطعهما بەقسەیان مەکە وصاحبهما في الدنيا معروفا بەڵام لە دنیادا ئەبێ چاکەکار بی لەگەڵیانە